بەڕێزان بۆ قسەکردنی زیاتر سەبارەت بە خۆپشاندانی چاوەڕوانکراوی مامۆستایان لە چەند ڕۆژی داهاتوودا میوانداری بەڕێز هەورەمەن نیعمەت ئەندامی بەرەی مامۆستایانی ناڕازیمان کردووە. مامۆستا هەورەمەن سڵاوت لێبێ و بەخێربەی. سڵاو بۆ ئێوە و بۆ بینەرانی پێیام سڵاو بۆ سەرجە مامۆستایانی ناڕازی لە هەموو شار و شارچووکەکانی کورسان. زۆر سپاس. مامۆستا خۆپشاندانی مامۆستایان بە دیاریکراوی بە چ ئامانجێکە تەنها بۆ داواکاری موچەیە یان داواکاری تریشتان هەیە؟ لە ڕاستیە مامۆستایان ئێستا لە گوزەرانێکی خراپان، مامۆستای گرێبەسمانەیە، مامۆستای دوورەدەستمانەیە، مامۆستای ناوشایش هەرێکیان گرفتی خۆیان هەیە. بۆیە ماوەیەکی زۆرە مامۆستایان چاوەڕوانی ئەوەیان کردووە کە موچە لە بەغداوە بێ، بەڵام هەموو ئەو بەڵێنانە ئەو قسانەی کە کراوە تا ئێستا جێبەجێ نەکراوە. ئێمە فەرمانبەری حکوومەتی هەرێمی کوردستانی و هاوڵاتی عێراقیشین، حکوومەتی فیدراڵی و حکوومەتی هەرێمیش بەرپرسیارن لە ڕەوشی پەروەردە لەم ناوچەیە لەوەی کە سەدان قوتابخانە داخراوە، بایکۆت کراوە، گیرفانی مامۆستایان بەتاڵە، ژیانی مامۆستایان لە گوزەرانێکی خراپایە. بۆیە چیتر هیچ مانایەکی نییە مامۆستایان چاوەڕێی ئەوە بکەن ئاخۆ حکوومەتی هەرێم بەو هەموو شکستەی خۆیەوە پاشەکەوت چاکە یان لە بەغدادەوە موچەی بێ پاشەکەوت دێت. مامۆستایان پێویست ناکە چاوەڕێ بکەن و هەفتەی داهاتوو مامۆستایان بە دڵنیاییەوە دەڕژێنە سەر شەقامەکان. خۆپشاندانی مامۆستایان بە توندی دەست پێ ئەکاتەوە و ئێمە داوای بە حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدراڵیش بە بەرپرسیارە زانین لەوەی کە دۆخی پەروەردە گەشتووە بەوەی کە ئێستا هەیە. زۆر باشە مامۆستا. خۆپشاندانی مامۆستایان تەنها لە سلێمانی بەڕێوە دەچێت یان ناوچەکانی دیکەش دەگرێتەوە؟ خۆتان دەزانن سلێمانی وەکو مەرکەز وەکو سەنتەری پارێزگای سلێمانی کۆدی ناوچەکانی تری هەرێمی کوردستانیشە بۆ سەر هەڵدانی خۆپشاندان و ناڕەزایەتیەکان. ئێوە تەنسیقتان هەیە لە شوێنەکانی دیکەش مامۆستایان دێنە سەر شەقام و گزارش لە ناڕەزایەتی خۆیان دەکەن سەبارەت بە خراپی بارودۆخیان یان تەنها لە سلێمانی بەڕێوە دەچێت؟ بە دڵنیاییەوە لە کاتەکانی ساڵانی ڕابردوویشە هەروە بۆ کە ئەمە چوارهەمین ساڵی خوێندنی ناڕەزایەتیەکانی مامۆستایان و فەرمانبەران و موچە خۆرانە لە سلێمانیەوە. خۆپشاندانەکان دەستی پێکردو، دواتر لە شار و شارۆچکەکانی تریش دەستی پێکردووە. ئەم جارەشیان من چاوەڕێیەکەم واک بێ و داوا لە مامۆستایانەکەم لە سەرجەم شار و شارۆچکەکان بڕژێنە سەر شەقام، بێنەوە شەقام، بگەڕێنەوە شەقام و داوای بەرگری لە مافەکانی خۆیان بکەن، چیتر چاوەڕێ نەکەن ئاخۆکەی بەغدا یان حکوومەتی هەرێم موچەی تەواو دەدا بە مامۆستایان. و لێرە و لەوێ من لە پەیجە کۆمەڵایەت لە تۆڕە کۆمەڵایەتەکان نوخڵانەی ئەوە لێ دێکوایە بایکۆت بشکێ یان دەست پێ بکاتەوە داوا لە مامۆستایانەکەم بیر لە شتیوان نەکەنەوە. داخستنی دەرگاکانی قوتابخانە تاوەکو وەرگرتنی موچەی تەواوی بێ پاشەکەوت شتێکی حتمیە. ئەگەر بێت و مامۆستایەک شتێکی وا بکە ئەوە خۆکوشتنی خۆیەتی. ئەنی مامۆستا چیتر ناکرێت ئەو سوکایەتیە قبول بکە کە بە مامۆستایان نەکرێ. زۆر باشە. نزیکەی 2 هەفتە بەسەر بایکۆتی هۆڵەکانی خوێندندا تێپەڕیوە و لەلایەن زۆربەی مامۆستایانەوە تا ئێستا حکوومەتی چەڵوێستێکی هەبووە؟ لە حکوومەتی هەرێم هەر لە سەرەتای دەستپێکردنی ئەم قەیرانەوە هیچ هەڵوێستێکی نەبووە و هیچ پلانی نەبووە. هەرچی وتووە هەرچی کردووە هەمووی درۆ بووە. ئێمە داوایان لێکەین غیرەتیان بێ چیتر درۆ لەگەڵ موچە خۆران نەکەن، یعنی هیمەتێ بکەن درۆمان لەگەڵا مەکەن و بە ئەرکی بەرپرسیارانەی خۆیان هەڵسن ئەم بارودۆخە چاکەن یان شتێکی تر ڕێگەیەکی تر بگرنە بەرجەی بێڵن شتێکی لەو بابەتە. یعنی ئەمەی چیتر قبول ناکرێت. یعنی تاکەی 4 دانە ساڵی خوێندنە مامۆستایان و فەرمانبەران موچە خۆران ئاوا سوکایەتیان پێکرێ، یاریان پێکرێ. حکوومەتی هەرێم کە ئەمڕۆ پێم وابێ سێهەمین ڕۆژی ساڵیادی ڕاگەیاندنی پاشەکەوتە، ئەو کاتەی پاشەکەوتی جێبەجێ کرد بە بڕیارێکی بۆ دەرکرد و لەسەر دووەم ڕۆژ جێبەجێ کرد. بە ئێمە وت، بە خەڵکی کورسانی وت، بە پێی بەرزبوونەوەی نرخی نەوت ئەو پاشەکەوتە چاکە کرێ.
نرخی نەوت ئەوە تا گەیشتۆتە $70 چاک نەکراوە حتمما بەر لە بارودۆخی ڕیفراندۆمیش هەر نرخی نەوت چاک کرابوو بەرزۆ بوو ئەوان چاکیان نەکرد ئێمەیان هەڵا خەڵەتان دەسیدەسییان پێکردنی بە ناوی بایۆمەتری و چی بایۆمەتری شومی حکوومەتی هەرێم تاوا بوو ئینجا لیژنەی پشکنینی حکوومەتی بەغدای هاتۆتە سەر نازانین چارەنووسمان بەکوێ ئەگەیەنن بەڕاستی ئەمە ئەو پەڕی ینی نازم ناوی بنێم چی ئەو پەڕی ناخلاقی سیاسیە لە نێوان دوو دەوڵەتی دوو حکوومەتی پڕ لە داهات کە داهاتی دنیایان لە بەردەسایە نەوت و ناوخۆ و چی و چی نەتوانن موچەیە بە فەرمانبەران بە موچەخۆیان بە مامۆسایان بن یعنی ئەوە چ حکوومەتێکە ئەوە چ قیەمێکە بەڕاستی حیف یعنی دوو حکوومەت ئێمە تەنانەت ئەمریکا و نەتەوە یەکگرتوەکانیش درۆی لەگەڵ مامۆسایان ناکەن ئەتوانن بە فشار حکوومەتی عێراقی و حکوومەتی هەرێم بگەێنن بە یەک زۆریان لێ بکەن فشاریان بخەنە سەر دانیشتن بکەن ڕێکەوتن بکەن لەسەر داخستنی نازان فڕۆکەخانە و چی ناتوانن فشار بکەن لە حکوومەتی بەغدا و لە حکوومەتی هەرێم موچەیە بن بە مامۆسایان ئەو بارودۆخە چاکەن سەدان مەکتەبدا خراوە نەتەوە یەکگرتوەکان نە حکوومەتی هەرێم نە خەڵکی کوردستان نە باوکی تەلەبە نە دایکی تەلەبە نە حکوومەتی فیدرالی عراق نە عەبادی نە کێکێ خەمیان نییە بەلایەنەوە شتێک نییە پرۆسەی پەروەردە لە وڵاتە ئەو پەڕی سوکایەتی پێکرێ ئەمە ینی چیتر تاکە ئێمە قبوڵ بکرێ زۆر باشە مامۆستا ئەو بێدەنگی حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان کە خۆشت باست کرد لە بەرامبەریدا مامۆستایان دەکرێت چێڵوێستێکی دیکەیان هەبێت جگە لە بایکۆت و خۆپیشاندان بەتایبەت کە دەبینین خشتەی مانگی دەی ساڵی 2017 ڕاگەیەنرا بەوەی کە ڕۆژی یەکشەمە وەزارەتی تەندروستی موچەکانیان وەردەگرن بەڵام موچەی وەزارەتی پەروەردە و خشتەی دانی ئەمە ئەو پەڕی خەمساردی و بێباکینیە لە ئەست داڕوخانی کەرتی پەروەردە لە هەرێمی کوردستان یعنی ئەوە وەفای حکوومەتی هەرێمە لە بری ئەوەی 4 ساڵە مامۆستا بە نیوموچە و بە بژێ و بەمر دەوام بۆ ئەوانەکە وەرزی یەکەمان بۆ بەڕێکردن ئێستا تەنها دەنگۆیەکیەوە هەیە لە بەغاوە موچە بێ فرسەد لە نیوموچەی مانگیدا هێن و لە خشتەیە داینانێن ئەوە قێمی ئەم حکوومەتەی ئێمەیە بەڕاستی نابێ مامۆسایان ئەمە قبولکەن نابێ فەرمانبەران موچەخۆرانیش ئەمە قبولکەن و بڕژێنەوە سەر جادا و ئێمە جگە لە خیار و بژاردەی مەدەنی و ئاشتیانە هیچ شتێکی ترمان لە بەردەستانە و فشاری مەدەنیانش پشودرێژی و بەرچاوڕوونی ئەوێ کە ئێمە زۆر پشودرێژین ئەوە چوارهەمین ساڵی خوێندنی فشارەکانی مامۆسایان بۆ سەرم حکوومەتە گرە و لەسەر مانوبوونی ئێمەکەن ئێمە هێشتا بەردەوامین لە فشاری خۆمان بە مەدەنیانە بە ئاشتیانە لە ئەوە تا ڕۆژ بە ڕۆژ شکستی زیاتر ئەخۆن زۆر باشە لە ئەگەری بەردەوامبوونی حکوومەتی هەرێم لە پشتگوێ خستنی کارتی پەروەردە و نەناردنی موچە لەلایەن بەغداوە ئەگەری بایکۆتی پرۆسەی خوێندن هەیە تا کۆتایی وەرزی دووەم وەگوتم معنی ناکرێت بیر لەوە بکرێتەوە دەرگای قوتابخانەکان بکرێتەوە بەبێ چاکردنی پاشەکەوت ینی ئەوە بەسە ئیتر بۆ مامۆسایان ئەوە 3 دانە ساڵە بەبێ ئەوەی بگەین بە ئامانجەکان دەرگای قوتابخانەکانەکەنەوە بەفیتی ئەملا ئەولا نابێت دەرگای قوتابخانەکان بکرێت و نابێت شەقام خاڵی بێ نابێت مامۆسای بێدەنگ بێ لە ئازە سوکایەتی پێکرێ پێویستە مامۆسایان بەردەوام بەتەنیش پایکۆتەوە من داوا لە مامۆسایانی هەولێرەکەم داوا لە مامۆسایانی دووەکەکەم ئەنی بەسە ئیتر تاکەی بێدەنگە بن ئەنی ئەو سوکایەتیە تاکەی تکایە هەموو ساڵە ئێمە ئایڕێسی نیەوە لێمانەکەن بەخوری دەبێنەوە ئێوەش هەڵوێستی هەری ئەزعاف الئیمان شتێ بڵێن داوا لە یەکێتی مامۆسایانەکەم یعنی ئەوە موسکایەتیمان پێکرێ یەکێتی مامۆسایان داواکەن دەرگای قوتابخانەکان بکرێتەوە کاکە بۆ تۆ ناتوانین بەرگیریم لێ بکە یعنی تۆ داوای پێکردنەوە بەڵێنی ئەوە ئەدەن بە مامۆسایان کە گوایە موچەی مانگی دادرێ وەکو نیو موچەکەی مانگی نۆی یەکەم ساڵی بایکۆت ئەم ئەو هەفتە ئێستا ژەو نیمۆچەیە نەدراوە ئەم حکوومەتە ئەو حکوومەتەیە کە نەیتوانێ ئەو نیموچەیە لەسەر داوایەکێتی مامۆسایان بدا بە مامۆستا من هیچ گومانێکی خێرم بەم دەسەڵاتە بەم حکوومەتە نییە هیچ چاوەڕوانێکی خێرم لێ نییە بەڕاستی یعنی نازانین چی بکەین هەر ئەومان لە بەردەستایە کە بژاردەی مەدەنیە
زۆر بەڕێز مامۆستا هەوڵەمەند من ئەمەوێ یەک ڕوونکردنەوەشتان بۆ بەم لەسەر بەرەی ناڕەزایی مامۆسایان ئەوە شتێک نییە بەو ناوەوە بەڵکو من هەمیشە بە شانازیەوە لە سەنگەری بەرگری لە مافی خۆم و هاوپیشە خۆشەویستەکانم من وەکو چالاکوانێکی شەقامی مامۆسایانی ناڕازی کە 3 دانە ساڵی پێشوو ئەندامی دەستە و ئەنجومەن بووم بەڵام ئەم ساڵ ئەندامی هیچ ئەنجومەنێ نیم بەڵام لە شەقامم بایکۆتم کردووە بەردەوامم مامۆسایەکی ناڕازیم و هەموو مامۆسایەکی ناڕازی ئەکرێ لە شوێنی خۆیەوە بەرگری لە مافی خۆی هاوڕەکانی بکە مەرج نییە ئەندامی ئەنجومەن یا دەستە ببێ یا نەبێ ئێمە لەم ڕۆژانەیە وەکو خۆمان لەگەڵ کۆمەڵێ مامۆسای هاوڕێمە کە مامۆسای ناڕازین داوامان کرد ئاگاداریمان کرد کە یەکشەمە خۆپیشاندان ڕێک بخەین 2 سبەی بەڵام ئەنجومەنی مامۆسایانی ناڕازی هاتن وتیان سێشەمە خۆپیشاندانەکەی ئێمە بۆ ڕێزی بڕیارەکەی ئەوان و بۆ بوونی شەقام ئێمە لەگەڵ ئەوانین سێشەمە هەمومان پێکەوە لە شەقامە بین خۆپیشاندانەکەین ئێمە نامانەوێ شەقام کرد بێ بەڵکو لە هەرکێوان کورد بێن ئێمە تەواویەکەین.